پۆلینکردنی درەختەکان لە شاری کەرکووک بەپێی ئاوهەوای لەباری گونجاوی خۆیە بێت و ئێمە تا ئێستا نازانین چ درەختێک بۆ شاری کەرکووک گونجاوە، چونکە ئاوهەوای کەرکووک ئاوهەوایەکی تایبەتی هەیە و هەموو کات لە هەمان کەشوهەوادانین. بۆ مەبەستە و زیاتر قسەکردن لەسەر دار و درەخت و سەوزایەکان و زیادکردنی ڕێژەی سەوزایی و پارێزگاری لێکردنیان میوانداری زۆر بەڕێز ئەیوب سابڕمان کردووە لێپرسراوی بەشی دووی باخچەکانی شارەوانی لە شاری کەرکووک. کاک ئەیوب زۆر بەخێربێی، سپاس بۆ میوانداری. سپاستان باش سپاسی بەرنامی بیانی باشەکەم چاوت خۆی سەلامەت بی. زۆر سپاس. کاک ئەیوب لەوە دەست پێ بکەین سەرەتا وازە سەوزایی بێنین. ژینگەی کەرکووک تا چەندێ لەبارە بۆ سەوزایی، تا چەندێک ئێمە توانین زۆرترین سەوزایی و بە کەمترین ڕێژەی ئاو لە کەرکووکە بچێنین. بەڕاستی ژینگەی کەرکووک زۆر هەستیارە، کەوتوینەتە سەر خەتێک لە هاوین کە زۆر گەرمە بێ، لە زستانیشی زۆر سەخت و سار دەبێ. تو هەنێ نمام و هەنێ دار هەیە لە شوێنە گەرماکانە ژێ، ئەوە دیارە لێدێ تو سەرەکە کە ئەو نمامە لێدەی لە کەرکووک لەمناو لە زستان تەحەملی نامینێ ئەیکوژێ سەرمای زستانی کوژێ. ئەو نمامانە دێنی کە لە زستان شوێنە ساردەکان ئەژێن سەرەکەی لە کەرکووک کە دەرەجەی گەرمایی پلەی گەرمای کاتە سەروی پەنجاوە تەحەملی نامینێ ئەمرێ. لەبەر ئەوە کەرکووک بە تایبەت زۆر هەستیارە، نەوەک ناوچە کوردستانیەکانە و وەک ناوچەکانی خواری خۆمانی شەوەیە بتانی زۆر هین بکەی لەسەری. کاتە بەپێی ئەم تۆتت حەساسی ئاوهەوا و ژینگەیە و گۆڕانی لە پڕایە ئێمە کە خۆمان مرۆڤین تەندروستیمان تێکەچێ و ماندووە بین بە گۆڕانی کەشوهەوا. ئایا درەختەکان کامانە باشترینەکان یاخود ئێوە کە سەوزایی بێگومان شارەوانی ئەرکی ناشتنی سەوزای ئەگرێتە ئەستۆ بیر لەواکەنەوە کە درەختێکی قایم و تۆکمە بێ بۆ ئەو گۆڕانی کەشوهەوا و بتوانێت گۆڕانی وەرزەکان قبول بکات؟ پرسیارێکی زۆر جوانە. بۆ ئەم پرسیارە ئێمە تووشی زۆر کێشابین بۆ ئەوەی ئێمە بچین درەختێک هەڵبژێرین یان نمامێکە بتوانێت لەگەڵ ژینگەکەیا بژێ. دایمەن بازنەکەمان بچووکە بێتەوە کەمێ، کە بازنەکەشمان بچووکەوە بێ ئێمەیەکێ لە ژینگە ئێمە ژینگە هەرەوە نیە سەوزایی زیادکە ژینگەی چاوبینین و ئەم شتانە زۆر سەرەکیە. بۆ ناو شار ژینگەی چاوبینین زۆر پێویسترە. کە دێن هەنێ درەخت هەڵەبژێن سەیرەکەین زۆر بەستراوینێتەوە بە چەند درەختێکی کەمەوە، وەک نەبگە، وەک ئەکاسیایە، وەک ژاڵەیە، وەک نینیایە. سەیرەکەین شتێکی کەممان هەیە چونکە کەش و هەوای کەرکووک وەک گوتمان زۆر جیاوازە و لەباری ئاو لەباری هەروەها هەواکەشێوە. کە تو زۆر بەسترایتەوە کەم ئەمجا لەبان ئەوەشەوە کە دیتە ناو شار هەر بۆت نییە هەموو درەختێک لێدێ، لەبەرەوەی هەنێ درەختێک کە سەیرەکەی ئەتوانێت بەرگری لەم کەش و هەوایە بکات درەختێکی گەورەیە. درەختی گەورە لە ناو شار نەبار نییە، سەیرەکەی یان لە کارەبادا یان لە شەبەکەی ئاو شتیوادا لە ناو زەویە، یان ئەوە تا لەسەر جاداکانە ئەو لە قوینێتێتە سەر جاداکە و کێشەت بۆ دروستەکە لە ڕووداوی هاتوچۆم شتانە. بەنسبەت درەختەکانەوە زۆر کێشەمان هەیە. زۆر کەسی شێ سێرەکەی لایەکان کە سێرەکەی ئێمە چونکە ساحب قەرار نین لە زۆر کات ئێمە بەشێکین، ئەوە نەبێ بلەی مدیریە بین و ئەم شتانە کە هەڵیە بژێرن سێرەکەی ناو شار داری لێ زۆر دارەکان ببینە چۆتە ناو کارەباوە هاتۆتە بان جاداکەوە جی خۆی نییە. فلەبەرەوە کێشەمان گەلێ زۆرە، دارەکانی شەزانی چییە، بەس ئەوە تا بازنەکەمان زۆر بچووکە و تەداخلات زۆرە لە ناو ئیشەکەیە. زۆر باشە. چۆن بتوانین پارێزگاری لەو ڕووەکانە بکەین کە ئێستا لەسەر شەقامەکان هەیە و چۆن زیادیان بکەین؟ یعنی بەڕێزت باسی ئەکاسیا و هەنێ ژاڵە و کە لە کەرکووکە زۆرە و کوالیەتی ئەو دارەش ئەتوانێت لەم ژینگە سارد و گەرمەی کەرکووکە خۆی بگرێت. چی بکەین؟ ژاڵە زیاتر بکەین، ئەکاسیا زیاتر بکەین لە شەقامەکان. هەر بە چاو وەکو باست کرد بە چاو ببینین کەرکووک ڕێژەی سەوزایی لە شەقامەکان زیاترە لە هاوڵاتیان و لە ئۆتۆمبیلەکان. بەڵێ قسەکە زۆر جوانە. بە نسبەت سەوزایی ناو کەرکووک تو بتوێ زیادیکەی یەک دوو شتی سەرەکیت پێویستە بێت کە یەکەمینیان بۆ سەوزایی ئاوە. ئاو لە هەر شوێنێکە بوو ئەتوانی ئەوانەی کە دابین بکرێ. ئاو گەیاندن بۆ ناو شار بەڕاستی زۆر تووشی چێ بینەوە
زۆری سیارە لە ناو جادا تو تەنکەری ئاو دەرەکەی کە دێش ئەو دارانی ناو جاداکان ئاو بدا لەو شوێنە تووشی قەڵەباڵغێکی گەلێ زۆرە بێ ئەو تەنکەرە سیرەکەی 6 سەعات دەوامی 7 سەعات داوام لە بەیانیەوە دەرەچێ کاروانی ئاوت بۆکە ئەی پێویستی بە ئەی حەلەکەتێ ئەلێ توانی بلێ دەوامی شەوان ئێمە بەستراوینەتەوە بە سیستمی وەک گوتم ئێمە بەشێکین لە شارەوانی کەرکووک سیستمی داوامان بەس بەیانیانە تو بتەوێ بۆ کاتی ئەتوانی بڵێ وەڵایی حملەیەکەکەین ئێواران ئاوەدەین بەزەوا حەل نییە تو شتێکی بەردەوام تێ ئەبێ سیستمێکی کاملی هەبێ بەخچەکان داوامی بیانیانت هەبێ بۆ خزمەت داوامی ئێواران یان شەوانت هەبێ بۆ ئاودان و سیارەکانت دەرچێ بۆی بتوانێت بە کەفاەتێکی تەواوەتی ئیشکا نەک کەفاەتێکی 10% یان 25%. نمامەکان لە ناو شار زۆر کەم ئاوی پێوە دیارە لەبەر ئەوەی سیستمی کارکردنەکەمان وایە ئێمە بۆ ئەوەی ئەو دارانە زیادکەین بۆ ئەوەی ئەو ئینانە زیادکەین پێویستیمان بوا بێ سیستمێک بگۆڕدرێ دەوامێکی تەواوەتی هەبێ 24 سەعاتی بێ هین باخچەکان هەروەها ئەبێ ئەو ئالیات و ئەو سیارانە هەروەها مەوجود بێ بۆ ئەوەی بە شەو کاریان کرد و چاودێریان بکرێت و ئاو بگەێنێ و ئەمما ئەوەی دوای ئەوە نمام لێدان زۆر ئاسانە بڕێکی پارە تەرخانەکرێ ئەو شوێنە نمامی لێدیتەوە ئەو شێ لەوێ تەواو بێ و ئیشە ئەوەی دوای ئەوە خزمەتکردنەکەی زۆرێ بێ کاک ئەیوب باسی ئاو هەوامان کرد باشە خاکی کەرکووک کە نەمامەکەی تاچێنی ئایا لەبارە بۆ ئەوەی ئەم نەمامەی تا گەورە بێ ئەم درەختەی تا بەخێوکرێ یان یەکەم جار ئێوە پۆلینی خاکەکەیەکەن اینجا قرارە دەن چ درەختێک لەو شوێنەیە بچێنن زۆر جوانە خاک زەروریە زۆر زەروریشە بەس لە عینەن کاتە هیچ کێشێکی نییە کە تو دی نمامەکە لێدەی چاڵێکی بۆ هەڵەکەنی خاکەکەت لەبار نییە زۆر زۆر شتەیە پیتمۆسە ئەیکەیتە ناویوە هەروە مەوادی کیمیاویە ئەگەر عضوی بێ ئەگەر کیمیاوی بێکیتە ئەو شوێنە تو حەلیەکەی ساڵانە ئەتوانی عینەن تەسمیدی ئەو دارە ئەکرێ کێشانە هەمووی حەلە بێ کێشەی سەرەکی لە کەرکووک ئاوەکەیە بە تایبەت تقریبا بەشی باکوور و شیمالیەوە چۆن دەی جیلۆجیەن ئەبیر لێ بدەی لەوێنانە ئەلێ بیرەکەت ئاوی نییە ناتوانانی لێ بدەیت ئاوت بۆ دەرناچێت دیتە خواروی کەرکووکەوە ئاوت هەیە ئاوەکەی شۆرە ئەوەش کێشەیە دیکەیە ڕوبەڕوویە بینەوە لێرانە دوو کێشەمانێ یان ئاوت نییە یان ئاوەکەت شۆرە کێشەکان تۆزی هەردینەوە سەر ئاوە کێشەکەمان کەواتە ئەو ئاوی سوێرە وەکووتت ئەگەر بچێتە خاکەوە حەل نابێ ئەگەر هاوکات پێینی یاخود مادێکی کیمیایی بیتێ بۆی تشی و تفتیکەی زەوێکە هاو ئاسکاتەوە قسەکەت زۆر جوانە حەلە بێ بەس تو کوا ئاوێک تەبێک سەر بیدەیتە دارەکە و بڕۆی بەجێ بێلی کوا بە بەردەوامی بی تو ئێمە گەیشتنی ئاوەکە بۆ تە کێشەیەک بۆمانم جا نەخوازەتەوە و ئاوەش ئێهێنی ئەمجا دوای بێ تۆ کۆمەڵی ئیشی بۆ بکەی بۆی ببێتە بە بڕێکی پێویست یان بتوانێت ئەو نمامە استفادەی لێ بکە بەڵێ هەر بەڕاستی ئاوڕاکێشان بۆ شەقامەکانی کەرکووک کێشەیە لەبەرەوەی کەرکووک وڵاتێکی یاخود شارێکی پڕداهاتە یاخود دەتوانین بڵین پارەی هەیە باشە بۆ سیستەمی ئاو بۆ شەقامەکان ڕاناکێشرێ بۆ ئیلا هەر بەتەنکەر ینی با بڵین لە 2023ەوە عێراق ئازاد کراوە تا ئێستا شەر بەتەنکەر ئاو ڕابکێشین زانین چۆن هەنێ شت هەیە کە چۆ سەروی ئێمەوە ئێمە ناتوانین قسەی لێ بکەین بەڕاستی ئەوە سەر بۆ ڕای ناکێشیە بەس بین ئەگەر تو مەقسەدت لەوە بێ سیستمی ئاوی ماڵان نابێ بۆ ڕووەک لەبەرەوەی مادی کلۆری تایە ئاوی ماڵان ناڵێم ئەنجا ئەو سیستمی دیکە تو چۆن ڕای بکێشی ئەگەر بە گوتمان ئەم بەشەی سەروی کەرکووکەوە ئەساسەن ئاوی نییە تو سیستمێک ڕاکێشی لە زەویەوە ئێمە وڵاتێکین هێشتا نەگەیشتوینێتە کە بە هینە لێ بنیە تەحتیە نەگەیشتوینێتە ئەو سەری هەرچەند فتری جارێک دێن ئەو جادایە هەڵەکەندرێتەوە ئەمە خەتی ئەتەرنێتە ئەمە بۆ مەجاریە ئەمە بۆ ئەو نازانچیە تووشی زۆرە کێشا بێتەوە دوای ئەوە تەکلیفەکەی گەلێ زۆرترە بۆ ناو ماڵەکان ئەستەمە ماڵەکان کە دێن ئیشەکەن لە ماڵەکان خۆیان سێرەکەی بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ لایانی پەیوەندیاری شەکەن و زەرەرە گەێنە جادا و شۆستەکان وانە و سێرەکەی شەبەکەش دایمە لە شوێنێک
ئەگەر ئاوی لێ ڕۆی ئەوەی کە هەمووی وەستێ و بێستفادامینێتەوە. زۆر باشە. دەبینین ئێستا زانستی کشتتوکاڵی بە شێوەیەک پێش کەوتووە کە لە دەروی شارە بینین مەزرعی یاخود ئەوانەی کە باخچەیان هەیە بینین ئەو جۆرە فەرارانە ئیشەکە یاخود بۆڕی بۆ هەموو دارەکان ڕاکێشاوە. ناتوانین سیستمێکی بۆڕی بۆ هەموو دارانی شەقامەکە ڕاکێشین کێشەمان لە سەرچاوە ئاوەکە نەبێت لە باتەوەی تەنکەرەکە ئاها بگەڕێک تەنکەرەکە لە شوێنێکە لە سەرچاوەیەکە بیدا لە بۆڕیەک و تەوزیعێکا بەسەرەوانێ ناتوانین ئەو کارە زۆر جوان زۆر جوانە بیری ئەوەش کراوەتەوە زۆر ئێمە ئەلێوێنانە دیسان دێنەوە بۆ ئاوەکە توش کێشەیە ترەبینەوە تو سۆندەمان ڕاکێشاو لە زۆر شوێن ئەو فکرێ بەکار هێنرا ئاوەکەمان ڕاکێشا لە لایەکەوە تەنچێشی بۆکەین و لەو تەنچێ بدێ سەیرەکەی تەنکەرەکە دێنین ئاو بکاتاوێەوە تەواو ئەی دوای ئەوە پێویستت بە کارەبا بێ سێرەکەی تو لەو کاتێک کە تو لە دەوامی لە بەیانی و تانی ئەوڕۆ کارەبا نەبوو لە جی خۆی بینێت و ئاوەکەی استفادەی نەکرد ئەنجا لە هەر لەبەر ئەوە ئێمانەی وای تەنکەرەکە چوو ئاوەکەی خستا بێنانەوە یخۆ ئەو فەترێتاک و ئاوەکە بەتاڵەکە بەسەر دارەکانە با بڕۆ و ئاوی بدە ئەو لێ وەستاوە بەتاڵێکە لە جیاتی لێ بەتاڵێکە بەسەر دارانکانە بسوورەتەوە بەتاڵەکە ڕەنگە فەرقێوا بکە لێ بە سەریعی بەتاڵێکا لێرا بێ بە هێواشی بێ بەس ناکاتە ئەو فەرقەی کە تو لێرە بەتاڵیکەی بەجێ بێنی و هیچ استفادەی لێ نەکەی لە بەروی کارەبانیە نەک بە بەردەوامی زۆر کاسێرەکەی کاتێککە تو پێویستە ئاوەکە کارەباکە ئەو دەقێ نییە یان کە دێ بە پێی پێویست نییە هەر وەک گوتم ئێمە لە بەروی دەوامی تەواومان نییە ئێوارانیش بیت و ئەو پەیانی نەبوو ئێوارە ئاوی دەیت و ئێوارە نەبوو شەو ئاوی دەی کێشەکان زۆرە بۆ ئاودان کاگەی و بەبێ ئەوە ئێمە ئاگامان لە وردەکارەکان بە هەر کێشەیەکە بە لە سەزاڵی خەتای شارەوانیە بەبێ ئەوەی ئێمە ئاگامان لە ئەرکو لێ پرسراوەکانی ئێوە بێ ئاماژەت بەوەدا کە ئاوی ماڵان گونجاو نییە بۆ دار و درەختەکان ئەی سەبارەت بە باخچەی ماڵەکان ئێمە هەمومان کە ئاو ڕیسەکانمان پڕە بێ ئاوەکە خێنی ناو باخکەڵین با تێر ئاو بێ ئەمە تا چەند ڕاستەکە ئەیکەی لە هەڵە گەورەکانە یەکی لە هەڵە گەورەکانە ئەو باخچە لەو کاتەیە احتیمال دەکاتە سەرچی ئەو دارە چەندێ بە تااقەتە تا تەحملی ئەو ئاوە بک بۆی خۆی بژێنێ ئێمە ئەو درەختیان ئەو دارەکە کردمانە ناو شەستەکان ناو جاداکان بوو یعنی بێگومان تووشی کەش و هەوایەکی زۆر قورسترە بێ هەروەها لە دووکەڵی سیاروینەکانە وای لە ناو باخچەکەیە لە ماڵەوە لەوێت تۆزە بلی باری سوکترە فلەبەرەوە لێ مقاومەکەی باشترە بێ لەبەر ئەوە لێ تو ئاوێ دی تواکەی هەروە باخچی ماڵەکان ئەچێ کیمیایی بۆ دێنێ پێینی بۆ دێنی خاتە ژێرە و پیتمۆز دێنێ وای لێکە ئەو دارە بە تااقەت بێت تەحملی زیاتر بێ بەست و دارێک لە بانجادا بوو خۆی بێ تااقەتە خۆی بە زۆر تەحملی جێەکەی خۆی کرێت و بچین یان ئاوێ شۆری بدەین یان ئاوێکی بدەین کە مادەی کلۆری تایە تەحملی ناکە عەزێت تێدا زیاتر. باسی کارەبات کرد هیچ پەیوەندیەکتان دروست نەکردووە لەگەڵ بەڕێوەبەتی دابشکردنی کارەبای کەرکووکە بۆ نمونە کە ئێوە دەوامتان بەیانیانە تا بتوانن بەیانیان ئەو دارانە ئاو بدەن یاخود ئێواران ئەو پێمان بێ زانستستا ئەوە پێشکەوتووە کە بتوانانی هەر لە ماڵەوە بە کلیکێکی مۆبایلەکەت ئەو جیازانە کار پێ بکەیت کە لەسەر شەقامەکانە چۆنە بینین لە باخچەکانە هەیە دیسان تووشی دوسێ کێشەی ترە بینەوە کە لەژێر دەسەڵاتی ئێمەیانە بە نسبەت کارەبا کە ئەبرێت و دێ بەرنمەیەکی تەواوەتی نییە ئێمە بزانین کەی دێکەی ئەبرێ ئەمە یەکەم بە نسبەت ئەوەی کە ئێمەدانین زۆر ئین ئاودان هەیە سیرەکەی بە بەرنامەدان درێ هەر پێویستی کلینگ ماڵ نیە تو خۆت لە وێنانە بەرمەجەیەکی خۆی و کاتی بتەوێ ئاوەکە ئەدا تووشی ئەوا بینەوە کە سیرەکەی بەهۆی وەزعی عێراق و ئەم کاتەیە تۆزێ بابلین هەر یەکسەر بابلین دزیمان زۆرە دەستێکەڵاوی ئیشەکەمان زۆرە تو شتێکدانەی وەک بەرنامەی لە وێنانە بەبێ ئەوەی کەسێک هەبێ لەسەری بێ بیپارێزێ نامینێ تودانی لە وێنانە بیانی دیت و نەماوە هەر نمامەکە خۆی نمامێ نەختێ جواندانی بیانی دی نەماوە جا نەخوازە تو سیستمێکت دانابێ لێو بەجێ تێشتوێت و چاوەڕێت بێ ئەوها بمینێتەوە و
بڵێ ئاوەکان خۆی بیدا. بەڵێ خۆشببختانە ڕێژەیەکی باشیش سەوزایی زیادی کردو لەو چەند ساڵی ڕابردووە ئەگەرچی لە ماڵان بوو بێت یاخود هەندێک ماڵ هەستاون لەسەر شۆستەی نزیکی ماڵەکانیان ئەرکی بەخێوکردنی دارەکانیشان کردوتە ئەستۆم. کاک ئەیوب باخە گەورەکان مەسەرەن پارکەکانی بابا گورگور بە هەردوو لقەکانەوە سمایلاند و باخچەی ناوگەڕەکەکان ئێوە بەرپرسن لە بەخێوکردن و ئاودان و یاخود چاودێریکردنی ڕۆکەکانی. زۆر باخچەمان هەیە ئەو گەورەکان ئەوانەی کە لە ژێر دەسەڵاتی شارەوانیە بڵێ لوجنەیەکێ لە شارەوانیەوە لە سەریان چاودێریانەکەن مانگانە سەردانیەکەن چی هەبێ لە سەریان ئەنووسرێتەوە و بەپێی پێویست وەگەلێ ئیتر ڕێنماییان نەکرێیان عقوبەیە شتێکیان بۆ دەربکەن. بەس کێشەیەتر هەیە هەنێ باخچە هەیە لە کاتێکا کرا و بڕیار لەسەریدا کرا وە گوتم ئێمە لایەنێک نین کە بڕیار دەین لەسەر دروستنی باخچەکان کە لەسەرۆدرا لە دەرەوەی سنووری شارەوانیە کە هەر شوێنێک لە دەرەوەی سنووری شارەوانی بوو کرا دەستبەستراوین بەرامبەر ئەو شوێنانە کە ئەچی کاری بۆکەی هەر دەستبەستراوی ناتوانانی بە پێویست بیکەی و کە کاریشی بۆ ناکەی هەر نابێ دەستبەستراوینەوە لە هەردوو ئاستەکەەوە بە دووسێ تو کار لە شوێنێک بکەیت سەر بە وەک لێ زەویەکەی هین تو نەبێ قانونی نییە. باشە ویستت کاری بۆ بکەی لە دەرەوەی شار ئایا ئەو ئالیاتە و ئەو شتت هەیە کە تو وەرە ئەو هەموو ئەمەلە و شتە بگوازی تۆ بچی لەوێ کار بکەیت تۆ بێ ئەی دوای ئەوە ئایا ئەمە تەواوە تو هەموو کاتێک شت ڕێخی بچوو بۆێ بیان بە دوای بیان هێنیتەوە تۆزێ شتێکی هین نییە وەگەلێ ئەمەلی نییە یان سەختە بۆ ئێمە. زۆر باشە. ئێمە هەر باسی کێشەکانمان کرد باسی هەڵۆزەکانی شارەوانی زۆر هەندێک شتێ وەگەلێ لە مێشکی هاوڵاتیە خۆشە بگاپیان پێمان خۆشە بگا. زۆر باشە. باباسی سەوزایی بکەین باباسی ئەوە بکەین ڕێژەی سەوزایی لە کەرکووک جۆرێک لە جۆرەکان کەمە چۆن ڕۆشنبیری بگەینینە هاوڵاتیان کە ساڵانە ئەریکی نەمامێک بنێژین بەڵام لەگەڵەوەشە خۆمان چاودێریکەین لە ماڵەکانە مناڵەکانمان فێر بکەین لە ماڵەوە نەمامێک بنێژن لە دەریشەوە نەمامێکشتان ناشت خۆیان چاودێری بکەین چی بکەین بۆ ئەم ڕۆشنبیریە. زۆر جوانە بە ڕاستی خەڵکی کەرکووک بە گشتی وەگەلێ کەسانێکی زۆر مسەقەفن لەو ڕاستەوە هەمووشی ئەوە ئەزانێ ئەتوانی بلی بەس ڕەنگە ئەوها بیریان لێ نەکرد بێتەوە کە خۆیان لیدن دەستا هەمویان زان هەمووشی بایەخ زۆربەی زۆری بایەخەدا بە سەوزایی فهەر من هەر لێرەوە ئەلێم زۆر هەر کەسێک لە پێش ماڵەکەی خۆی نمامێکی لێدا بەست ئەبێ لە بیدایەوە ئەوە بنیێتە مێشکی خۆیەوە ئەمە کە گەورە ئەبێ من زۆر کەسانی برادری خۆم هەیە چوە نمامەکە لێداوە لە هینێکی کورتە 3 مەترە 4-5 نمامی لێدا پێی وتە برای بەڕێزم من نەزانم من ئەو نمامەکە ئەبینم نیو مەترە لە مێشکمە دوای 3 ساڵ دیکە چییە ئەم نمامە ئەم نمامە لەو جۆرەیەکە گەورا بێ ئەمە کە گەورا بن تو لەو مەسافە کورتە لێدا و تێکەڵ یەکە بن و کێشەشت بۆ دروستەکە لەو تێلی کارەبانی وا لەبان سەرتە کێشت بۆ دروستەکە لەو جادایوان نزیکە ئەچێت سەر جادەکە خخوای کرد گەورا بێ ئێ باشە خخوای کردو ئەو گەورەش بوو ئەنجا دوای هەروە خۆی دێتەوە وڵای مان مۆستا یارمەتیمان بدەی بی بڕینەوە نازانم چی ئەلێمە خەر من پێش چەند ساڵ ئەلی وڵای قسەکەت ڕاستە ئەو پێتەلی قسەکەت ڕاستە بەس خۆزگە لە یەکەمین جار و پرسیارێکی بکرا ئەو کاتە بیتە قسەکەت ڕاستە نمامێک لێ بدەن یعنی بۆ هاوڵاتیان نمامێک لێ بدە بیری دوا ڕۆژیکە ئەگەر خۆت لی نازانی گۆگڵ لیدە بەون دەمامە بزان تا چەندێ گەورا بێ ئایا گاتە کارەباکە عەزیەتی هینەکەدا جاداکە باین دوبیان سیارێک ڕاگری یان نا تو چەندی شوێنەکەت لەبارە بۆ نمامێکی گەورە هەیە نا پێش دەرگای کراوەیە کارەبانیە زۆر جی خۆیەتی نمامێکی گەورە لێدا ئەبێتە سێبەر بۆ خۆی و بۆ سیارەکەشی. کاکە یوب ئایا زۆرکردنی ڕێژەی سەوزایی یارمەتی دەرنیە بۆ ئەوەی ئەو کەش و هەوایی کە لە هاوینە هەمانەیە خۆ لە پایزدا تۆزێکی زۆرە یارمەتی دەربێ بۆ کەمکردنەوەی ئەو حاڵەتانە شتێکە زۆر کەس بە هەڵەلی تێگەیشتووە و لەم کاتانەی پێشوو تقریبن ساڵی 23 لە 6 بۆ خیرەوە دوسێ کۆبوونەوەمان کرد لەسەر ئەوەی کەشوهەوا کە چۆن بگۆڕی وەگەلێ زەختێکی زۆریش لەسەر شارەوانی بوو کە ڕێژەی سەوزایی لە ناو شار زۆرکەین بۆی کەشوهەوا چاکەین بۆ چاکردنی ئەو هەڵەیە کەش و هەوای کەرکووک بیان عراق بێ قەت لە ناو شار چاک نابێت ئەوەی ناو شارە
چی جوانەکە جوانی ناو شارە دەینی ئێمە جوان ڕاستە یەکێک لە شتەکانی کەشوهەوا چاکەکە بەس نەک بەو ڕێژەیە تو بتەوێت ئەم کەشوهەوای پێلێن ئەقلیمی تووسێک کە زۆری ئەو خۆڵە لە چۆ بووماندی ئەمە لە سووریەوە بووماندیە باشە گەر ڕێژەی سەوزایی لە ناو کەرکووک کەمە ئەی ئەوەی ئەنبار لەولا ئەی پێشمان مووسڵ وێوانە بۆ نیان گەڕاندەوە ئەوە ئەقلیمیە ئەمما بلێ تو بۆ ئەوەی کەمیکەیتەوە لەسەر کەرکووک پێویستمان بە بازنەی سەوزاییە زۆر لە دانیشتەکان باسی ئەوەمان کرد و لەخوا بە زیاد بێ گەیشتینە ئەوەی قەناعەتێکی وەک دایرەی کشت و کاڵ زراعە بوو بەلەدیاتمان لەگەڵا بوو محافەزەی کەرکووکمان لەگەڵا بوو کولی زراعەمان لەگەڵا بوو جامێ یعنی کۆبوونەیەک و بەڕاستی گەیشتینە ئەنجامێک کە ئەوەی لەمە بەدووە بۆ چاکردنی کەشوهەوای کەرکووک ئەبێ بچینە دەرەوەی شار دەست لە ناو شار هەڵگرە بچۆ دەرەوەی شار ئەبێ دووسێ غاباتی بچووک بچووک بکەین هەندێشێن و زنجیرەی سەوزایی بکەین هەر ئەو غاباتە بچووکە یعنی ئەگەر بەراورد بە ناو شارەوە خزمەتێکی زۆر زۆر کەمێوێ بۆ نمونە تو بچۆ شوێنێک لە دەرەوەی شار دەورەکەی سیاجێکی بۆکەی یەک دەرگا گەورە هەیە حرەسێک لە وێنانەدا ئەنێ ئەو سیستەمێک کە باست کرد بیری بۆ لێری هەرەتوانی کارەبای بۆ نەبەی لەوێ بە نیزامی تاقە شەمسی کە پێلێن ئیش بکە دارەکان گەورە بنی جادەرەچێ دەرناچی کێشە نییە تو لێوێ ئەتوانی ساڵی جارێ دوجار بڕۆ پاچکە وەرەوە ئەی پارێزی لە دوای 5 ساڵ 6 ساڵ غاباتێکت بۆ دروستە بێ ئەگەر لە دەوری خاصەی کەرکووک بێ لە شوێنێتر بێ دەروی شارمان هەمووی ئاوی لێ کێشەی ئاومان نییە لە بیرەکانەوە ئاوەدرێ لە دوای 5 ساڵ 6 ساڵ ئەتوانی بیکەیتە شوێنێکی گشتی هەتا بۆ گەشتیارەکانیش و زۆر زۆر تەسیری هەیە لەسەر کەشوهەوای کەرکووک بەسی ناو شار ئێمە خۆمان ماندیەکەین شوێنێکەکەین بەس دوای 2 ساڵ 3 ساڵ پلانی کەرکووکە گۆڕێ لەوێ جادا پانەکرێتەوە بە جۆرێکە گۆڕێ سێرەکەی ئەو نمامانی لێماندا پێش چەند ساڵێ خۆشی هەروەها بێ هەمووی هەڵەکەندرێ دێن سەر لە نییە نمامی تازە لێ دەینەوە بە جۆرێ دیکە ناو شار ئەوە ئیشێتی جوانکاریت بۆ بکات بۆ ناو شار نەک کەشوهەوای لێوە چاک بکەین بەڵێ بەڕێز ئەیوب سابر لێپرساوی بەشی باخچەکانی شارەوانی دوو زۆر سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ ئەو زانیاریانەت سپاس بۆ پرسیارانەی کە لە مێشکمانە دروست بوو هی هاوڵاتیانیش بوو کە گیانمان بە تۆ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئەیوب سابر